سڵاوی خی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پێیان لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. ڕێکخستنی خۆراک بۆ وەرزی سەرما دەکەمە تەوەری ئەمڕۆیی بەرنامەی باسخواز. بێگومان دانانی خۆراکەکان بە پێی وەرزە جیاوازەکان یەکێکە لەو نیعمەتانی کە خوای گەورە لەگەڵ مرۆڤەکانیدا کردووە. دەبینین ئەو میوە و خواردنانەی کە لە وەرزی هاویندا هەن بە پێی ڕێخستنی لەشی مرۆڤەوە پێی پێویستی لەشی مرۆڤ بریتین لەو میوە و خواردنانی کە بڕێکی زۆر لە ئاو لە شیرینیان تێدایە کە جەستەی مرۆڤ پێویستێتی. بەڵام کاتێک دەبینین لە وەرزی زستاندا بە جۆرێکی دیکەیە، لە وەرزی بەهاردا خەڵکی هەندەی حەزی لە خواردنە گیاییەکان و خواردنی شاخەکان هەیە، وەکو لە بەرنامەکانی دیکەدا ئاماژەمان پێکردوواتە جەستەی مرۆڤ بە پێی وەرزەکان هەر وەرزەی پێویستی بە جۆرێ لە خواردن هەیە. لە ئێستادا کە ئێمە لە بەردەم وەرزی سەرما و سۆڵە و ڕوبەڕووبوونەوەین لەگەڵ ڕۆژە ساردەکانی وەرزی زستان، کامانن ئەو خۆراکە سوودبەخش و بە بەهایانەی کە لەشی ئێمە داوای دەکات و لەشی ئێمە پێویستێتی وە چۆن ئەو خۆراکانە بدۆزینەوە سەرچاوە گرنگەکان یان بەها خۆراکیەکانی ئەو خۆراکانە چین، یا چۆن ڕێخستن بۆ ئەو خۆراکانە بکەین کە بۆ وەرزی زستانی ئێمە پێویستن و بۆ ئەوەی هەم لە پەتا و لە نەخۆشیەکانی دیکە پارێزرابین هەم هەمیشە لەشێکی گەرمداگەڕا و لەشێکی بەهێزمان دەبێت. لەم بەرنامەیەدا باسی خۆراک بە شێوەیەکی گشتی وە خواردنەوەکان و تەواوی ئەو میوە و سەوزەمەنیانە دەکەین کە بۆ لەشی ئێمە پێویستن و کامانن ئەو خۆراکانەی کە ئێمە هێشتا هەر بەردەوامی لەسەریان، بەڵام لەبەرەوەی کە خواردنی ساردن سوودبەخش نین یان بە جۆرێک لە جۆرەکان زیان بەخش و ناباشن بۆ جەستەی ئێمە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز جەلال کەریم وتەبێژی کۆمەڵەی ڕوەگناسانی کوردستان و کردەوە. مامۆستا جەلال زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا لەو پرسیار و دەست پێ بکەم، ئەو جیاوازی هەیە لە نێوان وەرزەکان و ڕێخستنی خۆراکان تیانە، وەکو لە پێشکە ئاماژەم پێ کرد لە وەرزی هاویندا ئێمە بۆمنە بینەریان وەرگری کۆمەڵێ لە میوەکانین، ئەوانەی کە ڕێژەیەکی زۆر لە ئاو لە شیرینیان تێدایە. لە وەرزی بەهاردا خەڵکی هەمووی ڕووی دەکاتە دەر و دەشت بۆ هێنانی کنگر و نازان ئەو خواردنانی کە سەوزن و ئەوە بەکاردێنێت. لە وەرزی زستانیشدا بە جۆرێ لە جۆرەکان شتەکان گۆڕانکاریان بەسەردا. جیاوازی ئەمە بۆ چییە؟ ئایا لەشی ئێمە داوایەکە ئەم هەر بۆ منە شێوازی هەڵکەوتنی ئەم خواردنانە دەکەوێتە ئەو وەرزانەوە؟ سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان دەستخۆشی بە بەرنامەکەتان. ئەلبەتە گۆڕانکاری لە وەرزەکانە هیچێکە لە نیعمەتەکانی خوای گەورە بۆی کە مرۆڤ بەردەوام با بڵێن بەهۆی تیاپەڕینی بە وەرزێکە تووشی بێتاقەتی و با بڵێن وەڕەسی و بێهێزی نەبێت. بۆ من ئەگەر تەنها هاوین بێت، لەوانەیە هاوین دوور و درێژە بەردەوام مرۆڤ کار زیاترەکە، لەوانەیە کێشی دابەزێت تووشی ضعف و دابەزینی فشاری خوێن بێت. ئەگەر تەنها بەهار بێ لەوانەیە لەبەر کەیف و سەیف و خەڵک نەپڕژێتە سەر کۆمەڵێک ئیش و کاری تری زانستی و ئەکادیمی و با بڵێن دوورمەودای ژیان. لەوانەیە گەر تەنها زستان و سەرما بێت، لەوانەیە تووشی خەمۆکی و کۆمەڵە نەخۆشی تر بێت. وەکو لە زانستی دەنوزانیان نەخۆشیێکی تایبەت هەیە بە ناوی خەمۆکی پاییزە. بۆ نمونە ئەمە هیچێکە لەو نیعمەتانی خوای گەورە کە چۆن شەو ڕۆژ هەیە، چۆن نێرومێ هەیە، چۆن گەرما و سەرما هەیە، بە هەمان شێوە وەرزەکانیشی بۆ کردوین بۆ ئێمە بە هەر چوارەن تێپەڕین. جگە لەوەی کە ئێمە بۆ تەندروستی خۆمان ئەم چوار وەرزە بۆ تەندروستی لەش و دەرونیشمان کاریگەریەکی باشی هەیە کە بە هەر چوار وەرزە تێپەڕێ مرۆڤ لە ساڵەکە. یادخستنەوەیەکشە بۆی کە مرۆڤ پاییزی تەمەنی هەیە و وەکو چۆن بەهاری تەمەنی هەیە، پاییزی تەمەنیشی هەیە، وەکو چۆن لە دایکە بێ ئەژمرێ و چۆن دوای پاییزی تەمەن، چۆن وەک دوای پاییزی ژیان کە ئەیبینین زستانیەت سڕبوونی تاوەتیەت، بە هەمان شێوە بەهارێکی تر هەیە جارێکی تر. مرۆڤ واتە زنوو ئەبێتەوە جارێکی تر. ئەمانە هەمووی کۆمەڵە دەلالە و مەفهومن کە لە ڕووداوەکانی دەوروبەرمان ئێمە ئیستیمباتیان بکەین و تێبگەین کە هەر هیچێکی خوای گەورە لە خەڵقیە، وەکو لله فی خەڵقی شؤون، خوای گەورە لە دروستکراوەکانیە کاری هەیە، یان کاری پێیەتی هەمووی حکمەتی تایە بۆی من مرۆڤ. یەکی لەوانە ئەم وەرزی سەرما و سۆڵەی با بڵێن پاییز و زستانە کە دێت، ئێمە پێویستە خۆگونجاندنێک خۆمان بگونجین لەگەڵیا بە شێوەیە بێت کە بە تەندروست
لێوی دەرچین لەو سەرەوە ئامانجمان بەڵێن لە بەگشتی بەتابەتی لە بەرنامەیەک ئەمڕۆیە ئامانجمان ئەوەیە چۆن خۆراکێکی تەندروست وەربگرین خواردنەوەیەکی تەندروست وەربگرین بۆی کە ئێمە لەم 5-6 مانگەی کە لە بەردەممانە بە شێوازێکی تەندروست دەی دەرچین ئەمە ئامانجمان بڵێن زیاتر لە باسکردنی وەرزەکان بە تایبەتی وەرزە ساردەکان ئەوەیە زۆر باش مامۆستا جەلال وزەی خۆراکی پێویست چییە؟ بەڵێ وزەی خۆراکی پێویست وەکو WHO یاخودە و ڕێکخراوانەی کە پەیوەندیدارن بە خۆراکی جیهانیەوە باسی لێواکەن پێوتر recommended dietary allowance واتە الاحتياج اليومي للغذاء واتە کەمترین بڕی پێویستی خۆراک بەوەی کە مرۆڤێکی ئاسایی هەستێ بە ئەنجامدانی کار و کردەوەکانی ڕۆژانەی خۆی ئەمە لەوەیە خۆی بینێتەوە کە ئەم کەسە لانی کەم ڕۆشنبیریکی وای هەبێ کە دواتر دێنەسەری پێکاتی خۆراکەکان چین کە دینەسەری پێویستەکە بزانین پێکاتە سەرەکیەکانی خۆراک چییە واتە کەمترین بڕی خۆراکی پێویست بە شێوەیەکی زانستی بڵین کەمترین بڕی کالۆری پێویست بۆی بسووتە لە لەشمانە و ببێ بە وزە و ئێمە هەڵسوکەوتی ڕۆژانی خۆمانی پێ بکەین ئەوە بریتە لە وزەی خۆراکی پێویست کە بە ئینگلیزی پێوتێ recommended dietary allowance واتە الاحتياج اليومي للغذاء بریتە لەوەی کە ئێمە بە شێوە با بڵین گشتەکە باسی بکەین چۆن بتوانین لە ڕۆژ و شەوێکە یاخو لە شەو ڕۆژێکە خۆراکێکی هەمە چەشنەی پێویست وەربگرین بۆی کەسێک بە تەندروست بمێنێتەوە ئەمە بە شێوە گشتەکە باسێکەکەن جینە ئەگەر بێت و بابین باسی مناڵی ساوا بکەین کۆرپە بکەین لەوانەیە سیستمی خۆراکەکەی جیاواز بێ باسی خانمانی دووگیان بکەین جیاواز بێ لەوانەیە باسی ئافرەتێکی شیردەرکەین جیاواز بێ کەسێکی وەرزشوان کەسێکە لە کارگەی کە کارێکی قورسەکە ئەمانە سیستمی خۆیان جیاوازە بەڵام هەموم سیستمانە لە سیستمە گشتیەکەوە هەڵنجراون کاویشەوەی ئێمە بۆ کەسێکی ئاسایی باڵغی تەندروست پێویستە سیستمێکی خۆراکی ڕێکوپێک دابدرێت لانی کەمترین کالۆری کەمترین وزەی ئەو کەسە دابین کات بریتە لەو شێوازە با بڵین لەو خۆراکانی کە هەمە چەشنن کە سەدینە سەری باسەکەین لە پرسیارەکانی کەیە چۆن بتوانین کەسێک بە تەندروست بمێنێتەوە بەو خۆراکانی کە لە شەو ڕۆژەکە وەریانەگرێت ئەوە ینی پێناسەکەی ئەوەیە کەواتە ئێمە ڕۆشنبیریەکمان هەبێت دەربارەی خۆراکی تەندروستی پێویست لە شەو ڕۆژەکە چییە؟ زۆر باشە کاتە با پرسیم پێگاتە سەرەکیە خۆراکیەکان چین یا ئەو پێگاتانەی کە لە خۆراکێکدا هەن کامانن و چۆن بزانین کە پێگاتەیەکی باش و گونجاون بۆ لەش و بۆ جەستەی ئێمە بەڵێ خۆی ئەمە گرنگەکە لەوەیە ئێمە هەر کەسێک لە ئێمە نەک تەنها پزیشکە بەڕێزەکان نەک تەنها خۆراکزانەکان پێویست هەر کەسێک لە ئێمە چۆن ئێستا خەڵکی با بڵین بۆ چەندین شتی تر بۆ یاری بۆ کۆمەڵە شتی تر سەری کردوتە ئینتەرنێت و کۆمەڵە یاری و کۆمەڵێک بابەتی لاوەکیەوە یان با بڵین کتێبە خوێنێتەوە شتی ترە خوێنێت و بابەتی هونەریەوەنە پێویست هەر کەسێک لە ئێمە ڕۆشنبیریەکی تەواوی هەبێت دەربارەی جەستە و لاشەی خۆی سەرەتا کە لە چی پێکاتوە مرۆڤ لە چەند کۆ ئەندامێک پێکاتوە ئەو کۆ ئەندامانە شەریکی لە ئەندامێک پێکاتون گرنگترینیان کۆ ئەندامی هەرسە کە تۆ شتێکە خۆی ئەچێتە بە سوورینچکا چێ بۆ گەدا هەرسێکی کاتیە بێ یان با بڵین جوزئیە بێ دواتر لە گەدا هەرزێکی ترە بێت دواتر چێتە ڕێخۆڵە لە ڕێخۆڵە ئەستورە ئەمژرێت وزەکەی ئەچێ بۆ ناو خوێن و بۆ ناو جگەر و بۆلەش ئەوەی تریشی پاشە ڕۆکەی دەرەچێت ئەمە ڕۆشنبیریی گشتە پێویستە هەمومان هەمان بێت لانی کەم شتی لەسەر خوێنینەوە خاڵێکی زۆر گرنگ کە جەوهەری بابەتەکەی ڕۆمانەوەیە کە پێکاتە سەرچەکانی خۆراک چین هەر شتێکی مای خۆین لە خواردن و خواردنەوە لەم 5-6 گروپە دەرناچێت کە زۆر گرنگ ئێمە تێبینیمان با بڵین زانیاری تاومانە سەریان هەبێت یەکەمیان بریتە لە پرۆتینەکان هەمویان ئەمانە با بڵین کە باسییانەکەین دواتر وردەکاری خۆی هەیە ینی بابەتێکی زانستی و ئەکادمی سرفە پێویست ناکە باسیکەین کۆمەڵە پێکاتەیەکی سەرەکی زۆر گرنگن بۆ ژیان بە تایبەتیش بۆ دروستبوونی دیواری خانە واتەگەر کەسێک پرۆتینی تەواوی وەرنەگرت کە بە پرۆتینی ئاژەڵیش و پرۆتینی ڕۆکیش ئەوە لەوانەیە تووشی کەم گەشەی یاخود تووشی بەدخۆراکی تووشی ئەوە بێت کە با بڵێ کەسە بپوکێتەوە لە ڕووی جەستەوە لە ڕووی تەنانەت عەقلی و بیرکردنەوە و دەرونیشەوە ئەمە گرنگترینیان لەم پێکاتە خۆراکیانە یەکەمیان بریتە لە پرۆتینەکە کە زۆر گرنگە بەسەرچاوە ئاژەڵی ڕۆکێکەشەوە کە ئاژەڵەکەی گۆشتەکان نەگرێتەوە و ڕۆکێکەشی پاقلەمەنیەکان و نیسکۆنۆک و فاسۆلیا ئەوە ناگرێتەوە
زۆر گرنگە ئێمە لە خواردنەکانمانە گرنگی زۆر بە پرۆتینەکان بدەین چکە پێکاتەی سەرەکی لەشی مرۆڤ پرۆتینەکانە پرۆتینەکان لە چه خۆراکێکدا هەن لە وەکو باسمان کرد لە گۆشتەکان بە تایبەتی گۆشتی ئاژەڵ و گۆشتی مریشک و گۆشتی ماسی ئەمانە پیانەوترێت سەرچاوە ئاژەڵەکانی پرۆتین و لە ڕۆکەکانی شاوکو لە قولیەکانە هەیە ئەقلەمەنیەکان هەیە لە زۆشتی کەشە هەیە گروپی دووەم بریتە لە کاربۆهیدراتەکان کاربۆهیدراتەکان ئەوەی کە بەعام مناسراوە بە شەکرەمەنیەکان یان شەکرەکان کاربۆهیدراتەکان با بڵین دەستەواژەیەکی فراوانتر لە شەکرەکان چەندین گروپ لە شەکرە تاکی و دوانی و سیانەکان ئەگرێتەوە لەناو ئەوانە شەتاکیەکانی چەندین جۆری هەیە گلوکۆزی هەیە گالاکتۆزی هەیە لەوانی کەش فرەکتۆز هەیە سوکەرۆز هەیە ئەمە پرۆتینەکانیش بە هەمان شێوە سەرچاوەیەکی باشی وزەی سروشتین بۆ لەشی مرۆڤ وەکو چۆن پرۆتینەکان پێکاتەی لەشی مرۆڤیان دروستە کرد کاربۆهیدراتەکان سەرچاوەیەکن بۆ وزەی ئەو لەشە بێمە ئەو ڕۆشنبیریکی باشمان هەبێت کە ئێمە ئەو شتێکی خۆین بزانین چییە بۆ منە تۆ چەرەساتێکە خۆی پێویستە بزانین و چەرەساتت لە چی پێکاتەوە ئایا ئەمە چەوریە ئایا چەورێکی زیان بەخشیان سوود بەخشە ئەمە پرۆتینە چ جۆرە پرۆتینێک ئایا ئەمە کاربۆهیدراتە چ جۆرە کاربۆهیدراتێک لانی کەم یانی شتێکی گشتی بزانین بۆی بتوانین بە اختیاری خۆمان خواردن هەڵبژێرین و بیخۆین نەک چی هاتە بەردەستمان بیخۆین نەک چۆن با بڵین بانگێشتێکرای داوەتێکرای چی دەستکەوت بیخۆین کاتە مرۆڤ بێ چۆن ئێستا ئێمە لە بیر و بۆچوونەکانە ئازادین چی هەڵبژێرین چۆن لە بۆ منە لە ژیانی ڕۆژانی خۆمانە لە چۆن ئەچیتە دوکانێکە جلوبەرگەکەت کامی دە دوکانە گەڕی تاوەکو جلێک هەڵبژێری بەو ڕەنگە بێ کە خۆتە تێ بۆ قیاسە بەو شێوازە بێ پێویستە ڕۆشنبیریکشمان هەبێ ئەو خۆراکی کە ئەمانەوێت تەندروستە بە دوایە بگەڕین بەداخەوە ئەمە لای ئێمە نییە بۆیە زۆر نەخۆشی با بڵین پەیوەندیدار بە خۆراکم ڕۆ زۆر بڵاو بێتەوە بۆیە تەماشاکەی قەڵەویەکی یەکجار لەناو خەڵکە هەیە کۆمەڵە خەڵکە دەناڵن بەدەست بەدخۆراکی و لاوازیەوە بە تایبەتی هەرزەکارەکان کۆمەڵە خەڵکی شەنداڵن بەدەست وری گەورەی و قەڵەویەوە ئەمە ئەوەیە کە ئێمە هەوڵمان نەدا وەکو چۆن جلوبەرگەکەمان هەڵبژێرین وەکو چۆن بیر و بۆچوونەکەمان وەکو چۆن با بڵین ئەفکارەکانمان هەڵبژێرین وەکو چۆن تۆ کاچی کتێبێک کڕی خۆناڵی کاکە کتێبێکی پەڕەزەردم بەرێ خۆناڵی کاکە کتێبێکی قەبارە ئەوە نمبەرێ کتێبەکە ناونیشانی کتێبەکە دیارەکە لە کتێبێکم بەرێ سەر ئەو بابەتە بێلانیکە یان گروپەکەی دیارێکی لە سیاست هابیان ناوی کتێبەکەش تەنان دیارەکەی کەواتە بێ خۆراکەکانیشمان وا بێت بۆیە ئەمڕۆ یعنی بەداخەوە لەم کۆمەلگای ئێمەیە یعنی بۆتە بابەتی ڕۆژ بۆتە بابەتی ئەڵێ ڕۆژەف یعنی بابەتی نەخۆشی و دەرمان و خۆراک و قەڵەوی و ئەمانە بۆتە شتێک یعنی خەریکە لە بابەتە سیاسی و ئابوووریەکانیش زیاتر گرنگی پێ بدرێت ئەمە زۆربەی گرێتەوە بەوە ئیتاک بۆ ڕۆشنبیری ئێمە کە خۆمان بەڕاستی اختیارمان نین هەڵبژاردنی خۆراکەکانە یعنی خانمێکە لە ماڵە کابانێکە لە ماڵە خواردن ئامادەکات پێویستە ڕۆشنبیرێکی هەبێت بزانێ بۆ نمونە بزانێ هەموو ڕۆژێک ئەو شتە نەبێت کە دووبارە بێتەوە کە ئەو شتێک کە وەکو برادێک بە خۆشی وتیوتی ڕۆژێ لە ماڵی مەش لێ برنج ڕۆژە برنج و سلێ هەرێکتی ڕۆژەگەر دیگانە یعنی تۆ ئەم خواردنە دووبارەیە واد لەکە تۆ یەک مادە زۆر بێ مادەکانی کەت کەم بێ ئەمە زۆر هەڵێ پێویستە زەڵاتێک ئامادە بکرێ 8 جۆر با بڵین سەوزە و میوەی تیاابێ هەناری تیاابێ سێوی تیاابێ کلێرم و کاهوو کەرەوز و گێزەر و کۆمان حتا ڕەنگەکانیش دکتۆرەکان ئەڵێن پزیشکە پسپۆڕەکانی بابنیاوانی کە خۆراک زانێن تەنانەت هەڵبژاردننی ڕەنگەکانیش کۆمەڵە مادەی کارۆتین و فلافۆنۆید هەیە کە دژە شێرپەنجەن کە دژە ئۆکسانن بەداخەوە لە خواردنی مەیان نییە بە گشتیە لەم ئەوەش کاریگەری هەیە ڕەنگەکانیش تەنانەت مەفهوم و دەلالەی خۆی هەیە کاتێمە گرنگە بزانین کاربۆهیدراتەکان چین ولا چیە هەن پرۆتینەکان چین ولا چیە هەن گروپی سێم چەوریەکانە چەوریەکان زۆر گرنگە ئێمە چەوری زیان بەخش و سوود بەخش لێک جاکەینەوە بزانە خواردنی کە توی خۆی بە تەقدیری خۆت چەندێک چەوریتیایە ئەمە شەر خاڵێکی گرنگە ئێمە بەداخەوە کە ئەمڕۆ مبتەلا بووینە بەدەست ئەوەی کە بابلین لە بازارڕ هەیە بۆ بە ئەمری واقع تەماشاکەی زەیتێک هێتە بازار ئەو زەیتە نازانی پێکاتەکەی چیە لەوانەیە خەڵکی تایبەتمەند من کەسێکی تر بەسەر بۆ منە ئەمە بزانین کە پێکاتەکەی چیە جارێکش دەواچ هەر لەم شوێنەوە باسمان کردێ بەداخەوە کە ئەو کەسانی کە گومانیان هەیە کە ئەو زەیتە لە چی دروست دەکرێت ئەو زەیتە ئەگەر گوڵە بە ڕۆژەشی تیابێ ئەم گوڵە بە ڕۆژەیە هێن نیکەنە
مادەی هیکسانەوە هیچ لە مادە توێنێرەکان سۆلڤنتەکان مذیبێکە توێنێرەوەیەکە لە مشتقاتی نەوتە بەداخەوە ئەم مشتقاتی نەوتە کە وەکو چۆن دەرمانێک هێنی لە کحولایەک دیتەوە دروستەکەیت بە هەمان شێوە ئەم گوڵە بە ڕۆژەیە ئەم گەنمە شامی هێنن لە ناو توێنێرەوەیکی وەکو هیکسانە کە مشتقاتی نەوتە دایانێن هەتا وەکو چەورەکەی دەرەچێت و با بڵین دوایی توێکڵەکەی و تڵپەکەی فڕێدەن ئەبێ ئەڵێنەمە زەیتی گوڵە بە ڕۆژێ کلان لە 5 بۆ 10 لەوانە 25 زەیتی گوڵە بە ڕۆژە بێ بۆ بە ئەمری واقعیش و نەک لە بازاڕایە هەر بە ئیجباریەن لە بایعەکان دابەشەکرێ بەسەر هاوڵاتیانە کەواتە ئەمە چەوریەکان ئێمە بزانین کە چەوریەکانیشمان تەندروست نین ئەوەی کە بە ناوی ڕۆکیەکە شەوێت تەنانەت ئەویش هەر کامەیە چەوری تەندروست بۆ منە ئێمە خەڵک ئێستا هەر ئەوەنێت توانە و دەسەڵاتی هەیە کە ئەو زەیتە بکڕێ و کە بە بای 1000 بەڵام کامێ زەیتە سوود بەخشەکان یا خەڵک کام بەکاربێنێت خۆی لە مەترسی ئەم زەیتە زیان بەخشانە دوور بخات بەڵێ ئێمە حەقی خۆمانە بپرسیم زانین ئەگەر باڵبین ئەگەر ئەم شتانە خراپبن بەدیلەکە چییە ئێمە لە بابەتی کاربۆهیدراتەکانە ئەبێ وازە شەکرەمەندیەکان بێنین شیرینە دەستکردەکان بێنین بگەڕێنەوە بۆ شتە سروشتەکان بۆ هەنگوین بۆ خورما بۆ مێوش بۆ توی وشک بۆ ئەوانە و لە بابەتی پرۆتینەکانە ئەوە دیارە ئاشکرایە کە بێ با بڵین سەرچاوەکەی دیارە بەڵام بە مەرجێک زۆر خۆریشی تیان نەکرێت کە با بڵین باری کەسەکە قورسکات مەگەر کەسەکە وەرزشوان بیان پێویستێکی زۆری پێ بێت بابەتی چەوریەکانە بێ ئێمە سەرەتا وەکوی کە وتمان زەیتەکان بوون بە ئەمری واقع ڕۆنەکان باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ کەم خۆری تابکەی جارێ لەبەرەوەی بەدیلێکی حەقیقی نییە لە ساحەکەی ئەمری با بڵین خۆی فەرز کردبێت بڵێ کاکە وڵا ئەو زەیتەش هەیە ڕاستە تۆ زەگرانترا بەڵام تەندروستە لە 100%. سەمە نەتوانم بڵێم زەیتی زەیتون بەس خەڵکی یەکسەرە لە کاکە زەیتی زەیتون کولەی بە 10,000 12,000 لەوانە 15,000 بێت وانە تەنانەت ئەوەی کە ئیسپانی و ئیتاڵیەکەشە و ئەویش چەند جۆرێکی هەیە جۆرێکیان بۆ چێشت لێنان نابێت تەنها بۆوا بێت بە ساردی بخورێتەوە وەکو دەرمان ئەوکو چارەسەر بە کەوچکێکی قاوە بەیانیان و شەوان بیخۆیتەوە کەواتە ئێمە یەکەم ڕێگە ئەوەی بیر لەوە بکەینەوە ئەم زەیتی کە هەیە و ڕۆن بەعام ڕۆنی تەنەگەوانە هەتا بکرێت کەمی لێ بخۆین ئەوە چارەسەری سەرەکی بڕێی من ئەوەیە ئەم جادێنە سەرەوەی کە ئەگەر بتەوێ یان کەسێک ئیمکانێتی هەبوو منابێ بە خەڵک ئیجبارکەین کە بڵێن زەیتی زەیتون بخوایان زەیتێکی تر بخوات کە سروشتیە لە 100% لەبەرەوەی لایانی قەیرانەکە لەوانە ڕێی پێ نەدات بەڵام ئەتوانین بڵێن زەیتی زەیتون ئەگەر بێت و سەرچاوەکەی باش بێت سەرچاوەیەکی معتەبەر بێت ئەتوانین بڵین بەدیلێکی باشە بۆ ئەم ڕۆنی تەنەگە و ئەو زەیتە با بڵین 1000 دینارێک کە لە بازاڕ هەیە لەبەرەوەی هەر بەپی هەموو پێوەریەک تۆ تەماشاکە چولێ گوڵە بە ڕۆژە بچەنە وانێ بە چەند کیلۆ گوڵە بە ڕۆژەش ئایا لیترێ زەیتی گوڵە بە ڕۆژە دەرەچێت ئەو کاتە یەکسەر بۆ دەرەکەوێت کە ئەمە شتێکی مصەنع و شتێکی کیمیاویە لانی کەم ڕێژێکی کەم زەیتی گوڵە بە ڕۆژی تا باقیەکەی مەوادی توێنێرەوەیە خەڵکێکە هەر خۆی لە باخەکەیدا زەیتونی هەیە و دەیکڵێنێ و بۆ منە دەیکاتە ڕۆن ئەمە هەر شتێکی تەبیعیە بۆ خواردنیان ئەوە شتێکی چاکە بەڵام نابێ خۆی بیکات لەبەرەوەی ئێمە لە ئێستا لە هەولێر دوو کارگەی کەرتی تایبەت و کەرتێکی گشتیمان هەیە بۆ بابڕین بۆ پاڵەفتەکردن و بەرهێنانی زەیتی زەیتون ئەوەی کە خەڵک خۆی ئیکا تەندروست نییە بەڕاستی پێکاتەی سەرەکی لەدەستەدات باشتر وایە ئەو کەسانی کە خاوەن باخین یان زەیتونیان هەیە بیبن بۆ ئەو کارگانەی هەولێر کە لە بەرنامە هەیە کە لە سلێمانیش کارگێکی زەیتی زەیتون بکرێتەوە لە نزیکانەیە ئەو باشتر وایە ئەو کەسانە زەیتونەکانیان برن بۆ ئەو کارگانە و بیکەن بە زەیت و بەکاری بێنن بەڵام مەرجی سەرەکی ئەوەیە کە بتێ ئەکستراڤێرجن بێواتە پلەیەک بێ و بە سارد پرێز بکرێ ئەوەیە کە لە ماوەی ڕۆژێک بۆ 2 ڕۆژ تێپەر نەکا لە لێکردنەوەی بەروبوومەکە تاگاتە کارگە چکە ترشاندنی بەسەرادێ و تەخەمورەکە و با بڵین زۆربەی پێکاتەکانی خۆی لە دەسەدات کە سوود بەخشە ئەو چەوریە بەستۆی کە پێڵێن ڕۆنی تەنەکە بەڵێ جیاوازی چیە لەگەڵ ئەو زەیتە بوونە تەڕێیکە هەیە و دەفرۆشێ ئایا هیچ ئەمیان هیچ هەمان زیانی هەیە و هەمان با بڵین خراپی هەیە تەنها جیاوازی کە هەیە لە پیشەسازی و دروستکردنەکەویش ئەوەیە هەرم زەیتەیە بەڵام بە پرۆسەی هایدرۆجینەی ساڕۆشتووە واتە بەناو ئامێرێکا ڕوە گازی هایدرۆجینەکەن بەسەرە بۆی بیبەستێ بۆ هەڵگرتن و گواستنەوە و نەڕشانشتیوە ئاسان بێ یاخود بەو شێوە یعنی جینە هیچ جیاوازێکی نیە لە ڕووزیانە.
جەنابەت فەرموود تاکی ئێمە تا ئێستا وعی و تێگەیشتن و هۆشیاری ئەوەی نییە کە ڕێخستن بۆ خۆراکەکانی بکە ینی مرۆڤێک دەچێتەوە دوکانێکی جلەوە بەپێی حەزوو بەپێی ستایلی خۆی جلەک ڕیان بوونە کتێبێ بەپێی بیرکردنەوەی خۆی کە لەگەڵ مێشکی خۆیان بگونجێ بۆچی تا ئێستا ئێمە یام چۆن ڕێخستنێکی شیاو بۆ خواردنەکانمان بکەین کامەیە ئەو ڕێخستنەی کە وەکوڵێ نایەندا ئەو قەڵەویە بین کە خەڵک بە شتێکی قێزەونی سەیرەکانە ئەو زعیفێش کە وەکوڵێ بەرگە هیچ ناگرێ و وەکوڵێ تووشی بەدخۆراکی بووە خۆی گرنگترین شتەوەیە زۆربەی شتەکانە گەڕێتەوە سەر ئەستۆی با بڵێن حکوومەت و دواتر وەزارەتە پەیوەندیدارەکان بەڕای من گرنگترین خاڵەوەیە کە حکوومەت خۆی یان وەزارەتی تەندروستی یان وەزارەتی خوێندنی باڵا گرنگی زۆرتر بدەن بە کەرتی پیشەسازی خۆراک لە وڵاتەیە چ لە ڕووی خوێندنەوە بێت چ لە ڕووی پیشەسازیەوە بێ بۆ نمونە کاتێک کە تۆ لە کۆلیژە پزیشکیەکانە ئەگەر بێت و گرنگی زیاتر بدرێ بە ئەو کەسانی کە با بڵێن دەرچووی بەشی خۆراکزانین دڵنیام یعنی ئاستی ڕۆشنبیری خەڵک زیاتر بەرزە بێتەوە بەرامبەر بە خۆراکەکان وەلامان کاتیشا ئەتوانین بڵێن ئەو پزیشکانەشی کە لەو بوارەیە کارەکەن زیاتر دەستکراوە بن و زیاتر هەماهەنگە بن لەگەڵ ئەو کەسانی لە کەرتی تایبەتە کارەکەن بۆ من ئێستا هینێکی دیایە کە پزیشکێکی خۆراک بزانێ ئەو خۆراکە تەندروستانی کە گرنگن بۆ لەشی مرۆڤ چ با بڵین عیبەیەکی تایە ئەگەر بێت و لەگەڵ چەند خاوەن کەرتێکی تایبەتە یان چەند بازرگانێکە یان چەند بەرەمهێنێک و پیشەسازێکە گرێبەست بکا کە کاکە من ئەمەوێ ئەم خۆراکە تەندروستم بۆ بەرهەم بهێنن من ئەمەوێ هەنگوینێکم بۆ بەرهەم بهێنن کە بەپێی ئەم ستانداردە بێ یان زەیتێکی زەیتونم بۆ بەرهەم بهێنن بەپێی ئەم ستانداردە بێ بۆی لە بازاڕە هەبێ وەکو چۆن بەڵام ئەو پزیشکەی کە دەرمان نووسێ بۆ نەخۆش لەگەڵ کۆمپانیایەکە ئیتفاقێکی هەیە با بڵێن ئەڵێ ئەو دەرمانم پێویستە بۆم بێنن بۆ نەخۆشیەکانی نووسم بە هەمان شێوە واتە بوونی پزیشکی پسپۆڕی خۆراکزانی لە وڵاتە زۆر گرنگە یعنی ئەوە شتێکی ئەکادمی و زانستیە و هەتوانین بڵێن زۆربەی زۆری کێشەکانی ئەمڕۆی خۆراکزانی بەو شێوەیە چارەسەرە بێت کە پسپۆڕی هەبێت لە بواری خۆراکزانیە تا چەند گرنگە ئێمە گرنگی یان بەونە پسپۆڕی خۆراکزانی پەرەی پێ بدرێ و بەرەو پێشەوە ببرێت بەڵێ ئەو خاڵێکی زۆر گرنگە پرسیارێکی جوانیشە ینی گرنگی بە پسپۆڕی خۆراکزانی چ لە ڕووی پیشەسازیەوە چ لە ڕووی خوێندن و ئەکادمی و زانستیەوە زۆر گرنگە ینی بۆ نمونە لە کۆلیژ و پەیمانگەکانە با بەشی گرنگ و گرنگی پێدراو هەبێت باس لە خۆراک و پێکاتی خۆراک و خۆراکەکان بکات وەکو چۆن ئێستا لە کشتتوکاڵ لە کۆلیژی کشتتوکاڵ هەیە بەڵام با گرنگی زیاتری پێ بدرێت و لە خوێنی باڵاشە با گرنگی زیاتر بدرێت بەو کەسانەی کە پسپۆڕی وەرەگرن دواتر لە بواری خۆراکزانیە بەڕێی من ئەمە ینی بەشی زۆری کێشەکان چارەسەرەکات کە ئەو پسپۆڕیانە هەبوو کە ئەو پیشەسازی خۆراکە لە وڵاتی میا پێش کەوت کارگەی بەرەمهێنانی خۆراکە تەندروستەکان وەکو زەیتەکان وەکو کاربۆیدراتەکان وەکو پرۆتینەکان وەکو هەنگین وەکو زۆربەی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ گلەیمان لێ ڕین خراپە ئێکسپایرە یان بۆ نمونە هیچ هاوردەی دەروی وڵاتە یان فلان وڵات بە موامەرە ناردوێتی لە زیاتوی کە گلەی لە خەڵکی بکەین بابین خۆمان چاکەین بابین ئێمە خۆمان چێ دەستی گرتوین لەم وڵاتەیە ئەوە چارەکە سەدەیەکەمە خۆمان حکومڕانی خۆمانەکەین چێ دەستی گرتوین چێ دەستی بازرگانەکان و وەبەرهێنەکانی گرتووە کە خۆیان کارگە دروستکەن لە جیاتیەوەی کە تۆ چەندین تەن چەندین بار هەڵگر خۆراکی هێنی ئەو بازرگانە بەڕێزی کە چەندین بار هەڵگر خۆراکی هێنێ با یەک بار هەڵگر کەرەستە و ئامێری پیشەسازی خۆراک بێنێت کارگەیەکی پێ دروست کات ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە یعنی بتوانین گەورەتر بیرکەین و بتوانین خۆمان ئیداری خۆمان بکەین لە ڕووی ئاسایشی خۆراکیەوە ئەمە زۆر گرنگە کە لە ڕووی کەرتی پیشەسازیەوە حکومەت هانی وەبەرهێنان بدات و خەڵکی تریش ئەوانەی کە خۆیان بڵێن پسپۆڕەیەکیان هەیە بچن ئەو کاتە کێشەی ئەوشمان نابێت وڵا هەزاران دەرچوو ڕژانە سەر شەقامەکان هەزاران دەرچوو بێکارن ئەگەر ئەو دەرچووی بەسی بەشێکی خۆراکزانی بێ یان کشتتوکاڵ بێ یان پیشەسازی بێ ئەتوانێت بچێت لەو کارگانەی کە خۆراکن کار بکات واتوانەیە بەرهەمێکی باش بە وڵاتەکە بەرەم بێنێت بەداخەوە ئەمەیە کە لا ئێمە نییە یعنی هەم وەکو خوێندنی ئەکادمی و هەم وەکو پیشەسازی و دروستکردن گرنگێکی زۆر کەم دراوە بەم کەرتی خۆراکە تەنانەت ئێمە بە 4-5 ساڵێکی قەیرانە تێپەڕ بووین وتمان لەوانەیەم قەیرانە خێری پێوە بێ و وامان لێ بکا کە ببینە خاوەنی بەرهەمی خۆماڵی
بەڵام بەداخەوە ینی ئەوەش هەر نەمانتوانی وانی لێ وەرگین دەرسی لێ وەرگین لەوەشا بە خۆمان بچینەوە ئێستا هەر چاوەڕێ ئەومانە ترسی ئەومانە کە سنووردانەخرێ و خۆراکمان لێ قەدەغە نەکرێ یان بەڵین حەسار نەخرێتە سەر وڵاتێک ئێمە چی بکەین خۆراک لێکەوە بێنین کابووی بەم چەند ساڵە لانی کەم پیشەسازی خۆراکمان بگایەنێتە ئاستێک خۆمان لەسەر پێ خۆمان بوەستانێ ئەو هەموو بەرەمە خۆڵا خۆماڵی هەیە زۆر جار با بڵین دوو دیارەکە کشتینەکە فڕێدات یان تەلەفە بێ یان فڕێدات تەنانەت زۆر جار بە ڕادێک نییە کە هەڵی گریت دوای بیفرۆشیتەوە لەبەرەوە بەداخەوە ینی کەم تەرخەمێکی زۆر هەیە گرنگیە کی زۆر لەوەیە کە ئێمە حکومەت یان نانی کە مەگەر حکومەتیش نەبووکەرتی تایبەت خەڵک بێت لەم بوارەیە کارگە دروستکات هەم خوێنەوار و ئەکادیمی زانستەکە بێ ئیش نابێت دەلای تۆ کارەکات یان سەرپەرشتی کارگەکەت بۆکە و لامان کاتیشە ئەو بازرگانش کە بە دەیان تەن سەدان تەن خۆراکی هێنا ئێستا بەروبوومی جوتیارەکەی خۆمانەکڕێتەوە لە کارگەکە یاساغێکات ئێستا بۆ ناگەر باسی زەیت بکەین ئێستا چەندین باخی زەیتون لەم کوردستانی خۆمانە لەم چەند ساڵی ئەخیرە ئەگە بێت و کارگەیەک لە سلێمانیا هەبێ خەڵکم زەیتون ئێستا چی دیەکە ئێستا یانەوەتە بەرەڵایەکات ڕێزم هەیە بۆ ئەموشەیە لێ گەڕاون چەندین ڕەفیق و دۆستی خۆم هەیە لە من کە پایی زیادی تر بەرەڵایەکەم زەیتونەکەم ینی ئەوەنە دەرناکاتەوە کە لێکەم و بیفرۆشم ئەبەمە ئەلووە کیلۆی 500 نارمێنێ هەر پێوەی بێ باشترە بڕزێت بەداخەوە یانەوە تاڵێ ئەبێ ولای ئەوانی کە تر شاتوشت دروستەکەن ئەوەنە پارم نایێنێ کە ئەرکومان دوومنەکەشیدا ئێگەر کارگەیەکە بێ ئەو کاتە لەوانەیە سەدان دۆنم زەوی بەشی ئەو کارگەیە نەکات کە زەیتونەکەی بۆ بەرێ لەبەرەوەی ئەوان لە سەعاتێکا چەند تەنێک زەیتی زەیتون بەرەمەهێنن ئەمەی لێرە با بڵین کێشەکەمان بەشێکی زۆری حەلەکات زۆر باشە مامۆستا جەلال جیاوازی نێوان خۆراکزانی و گیادەرمانی چییە؟ بەڵێ خۆراکزانی با بڵین ئەتوانین بڵین زانستێکە لەم چەند سەدەیی کۆتاییە زیاتر پەری پێدرا و چۆ بواری ئەوەی کە بخوێندرێت یان گرنگی پێ بدرێت بەڵام گیادەرمانی کللتورێکە یاخود فۆلکلۆرێکە لەگەڵ دروستبوونی مرۆڤایەتیە هەبووە واتە مرۆڤ لەوەتی هەبووە هەوڵی داوە چارەسەری نەخۆشیەکانی خۆی بەو گوز و جا و سروشتە بکە کە لە دۆریبری خۆیەتی بۆ نمونە نەخۆشیێکی گرتووە شتێکی تاقی کردوێتەوە ئەو شتە کە باش بووە ئیتر لەسەر شتە بەردەوام بوو بۆ بە چۆندەڵی بۆ بە کللتورێک لای نەتەوەکان و ئێستش ئەوە هەتا ئەوەی گەوای لاتۆ لەناو میلەتانە بە پزیشکی ملی وڵاتان بناسرێت و خۆشبەختانە WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی تا ئێستا چەند جارێک کتێبێکی چاپ کردوتەوە هەر خۆیان استراتيجية ما بڵین منظمة الصحة العالمية للطب الشعبي يعني استراتيجي ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ پزیشکی میلی وڵاتان ئەو من ئاگدارم تا ئێستا دوو چاپی هەیە دوو چاپەکە تا 2024ش استراتیجی دانا بۆ وڵاتان بۆی کە بگەڕێنەوە بۆ سەر پزیشکی میلی خۆیان لەبەرەوەی ئەم ئەزمەی دەرمان و نەخۆشی و نەخۆشیە گوازراوانە هەیکە هەیە بەڕاستی ئێستا زانست دەسەوەستان بەرامبەری وەستاوە دەیان نەخۆشی هەیە پزیشکی پێشکەوتووە نەخۆشی بێچارەسەر زۆر زیادی کردووە یعنی چەندین نەخۆشی هەیە کە ئێستا زانست دەسەوەستان ماوە بەرامبەری ناتوانێت چارەسەریان بکات ئایدزە کۆمەڵی ڤایرۆسی جگەرە شێرپەنجەیە ئەمانە ینی تا ئێستا زانست ناتوانێت لە هەوڵایە بەڵام نەیتوانیەوە کۆتایی ببنن برمڕی بکات بۆیە نەتەوەیەگرتوەکان ئێستا لە ڕێی WHO داوا کات کە وڵاتان من هەردوو نوسخەی کتێبەکەم لایە هەم 2002 بۆ 2012 هەم 2013 بۆ 2024 داوا لە وڵاتانە کات ئەندامن لە WHO کە هانی میلەتەکانیان بدەن بگەڕنەوە سەر پزیشکی باو باپیرانیان بگەڕنە سەرەوەی کە ئەو شتەی کللتوری کە هیان بۆ تازەیکەنەوە لەبەر چەند هۆکارێک لە هۆکاری ئەوەی کە فەرهەنگیان نەفەوتێ لەبەر هۆکاری ئابووری لەبەرە ئەوەشی کە ئەمەی کە چەندین سەدا چەندین هەزار ساڵ ئەم میلەتانە سەری ڕۆیشتوون بە بێەوەی مزعفاتێک و دەراویشتێکی خراپی هەبێ ئەیانەوەی لە ڕێ ئەمەوە توێژینەوە بکەن کە بزانن ئەمڕۆ کە پزیشکانە چیتیایە کەواتە گیادەرمانی ئەتوانین بڵین مێژوویەکە مێژووی مرۆڤایەتیە شتێکی کۆنترە و شتێکی میلیە بە فیترەت مرۆڤەکان یاخود بە تەجروبە و شارەزای خەڵکەکە بنیاد نراوە قەڵایەکە بنیاد نراوە بە تێکۆشانی هەموو میلەتان بە تایبەتی میلەتی کوردیش کە ئێمە ئێستا
چەند برادێکمان ئێستا خەریکی نووسینەوەی ئەو مێژووی حەکیمان و جادەرمانانی کوردستان زیاد لە 400 بۆ 500 کەسمان هەیە کە ئێستا ناویمان تۆمار کردووە لە دووتوی کتێبێکە برادێکمان لە کوردستانی ڕۆژهەڵات کاری لەسەرەکات کاگرێز مرادی لێ ڕێزوسڵام بۆ هەیە کە هەوڵەکانی زۆر چڕوپڕ و بەردەوامن کتێبێکی نزیک 500 لاپەڕەیە هەمویانی تۆمار کردووە لە کتێبێکە لە ماوەیە گاتە چاپشاڵە بەڵام بابەتی خۆراکزانی زانستیەکە گرنگیدا بە پێکاتی خۆراکەکان و ئەو خۆراکانە کامیان باشن کامیان خراپن بۆ مرۆڤەکان بۆی کە ڕۆشنبی لەسەری هەیە زۆر باش مامۆستا جەلال وەک ئاماژەمان پێ کرد لە ئێستادا ئێمە بەرەو ڕووی وەرزی زستان و ڕۆژە سارد و سڕەکانی زستان دەڕوین گرنگترین ئەو خۆراک و خۆراکە گەرم و زەبەخشانە چین کە لەشی ئێمە داوایەکە و لەشی ئێمە پێویستێتی بەڵێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە چون بەرەو ڕووی وەرزی سەرما ئاڕۆین خاڵێکی زۆر گرنگەوەی پێشەوەی کە باسی مە بکەین ئێمە ئەبێ بڵین خۆراکی تەندروست بە وەرزی سەرما چییە کە وتمان خۆراکی تەندروست واتە خۆراکێکیش نەبێ ڕاستە گەرممان بکاتەوە ئامانجەکەمان بپێکین بەڵام خۆراکێک نەبێت دواتر ئێمە لەو لای زستانەوە بە 4-5 کیلۆ کێشی زیادە دەرچین ئەبێ ئاگامان لەوەش بێت کە کەسێک بڵێ من گرنگیە دەم بە زستان گرنگیە دەم بە هەڵبژاردننی خۆراکەکەم خۆراکێکی گەرمە خۆم بەڵام نابێت لەو لاوە کە زستان کۆتایی پێات و چۆ بەهارەوە خۆی بکێشێ 4-5 کیلۆ کێشی زیادی کردبێ ئەمە کاتە تۆ خۆراکێکی گەرمت خوارد بەڵام تەندروست نەبوو کە ماڵی خۆراکی تەندروست واتە هەم گەرمی و وزەبەخش بێ لە هەمان کاتیشە تەندروست بێت کێشە پێی زیاد نەکە ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە بیرمان نەچێت گرنگترین ئەو گروپە خۆراکە گەرمانەی کە گرنگە لەمە دووە خانمان لە ماڵەوە بە تایبەتی ڕوویدەم لەوانە چکاوان خواردن ئاماداکەن بۆ مێردەکانیان بۆ نەوەکانیان بابن بۆ مناڵەکانیان پێویستە لەم چەند گروپە لانی کەم چەندانەیەکی تیابێت یەکێک لەوانە کە زۆر گرنگە لەم ڕۆ بەدواوە گرنگی بە شۆرباکان بدرێت ئەو شۆربایانەی کە تۆ تەنانەت لە بەیانیشە شۆربایەکی نیسک بێ یان نۆکاوێک بێ یان شۆفان بێت تەنانەت شۆفانیش تەمان ڕۆکێکی زۆر پزیشکی و زۆر با بڵێن بە سوود و گرنگە لە بنەماڵی گەنموجۆیەکانە بەڵام سوودی زیاترە بە تایبەتی بۆ کەسانی کە وەرزشوانن بە تایبەتی بۆ کەسانی کە با بڵێن خوێندکار نایانوێ پلەیەکی باش بەدەست بێنن پێویستە لە ڕۆژێکانانی کەم شۆربایەکی شۆفان بخۆن شۆفان بە کوردی پەتی پێوترێت جۆی دووسەر ئێستا لە زۆربەی دوکانی وشکەکانە هەیە لە مارکێتەکانیشە هەیە و شۆفانی کوردی خۆشمان هەیە هینی هاوردەش هەیە وڵاتان زۆر گرنگە شۆرباکان ببنە با بڵێن ژەمێکی سەرەکی لە ماڵەکانە لەبەرەوەی تۆ ئەو مناڵە کەینێری بۆ مەکتەبەگەر بێت و تۆ بەیانی نانوماستێکی ساردی بیتێ ئەو مناڵە هەتاگاتە ئەو شوێنی خۆی هەڵە لەرزێ سەرمایە بێت چکە ئێمە بابەتێکی تریشمان هەیە کە بابەتی ئەمڕۆمان نییە بابەتی میزاجناسیە میزاجناسی واتە تۆ میزاجی کەسەکان لەگەڵ میزاجی خۆراکەکان تەبعی کەسەکان لەگەڵ میزاجی خۆراکەکانە پێویستە گونجاو بن بۆ یەکتری واتە کەسێک سارد میزاجە میزاج و تەبعی ساردە ئەگەر بێت و بێ ئەم کەسە بێت و ماست زۆر بخوا سرکە بخوا ماسی بخوا خواردنی سارد میزاج بخوا ئەوەی کە ئەکەوێت ئەوەی کە ئەڕوخی ئەوەی کە سار دەبێتەوە ئەوەی کە با بڵێن سەرمایە بێت و نەخۆشەکەوێت بە پێچەوانەشەوە کەسە گەرم میزاج و گەرم تەبعەکان ئەگەر بێت و زەنجەفیل و دارچینی و نعنا و گوڵەبەیبوون و با بڵێن گۆشت و شتە گەرمەکان بخۆن ئەوەی کە ئەوان هەڵەچن و با بڵێن تووشی عەسەبیەت و تووڕەبوو نەبن ئەوەش بابەتێکی زۆر گرنگە کە هیوادارم ئینشەڵا لە داهاتوە گرنگی پێ بدەنەوە واتە خۆراکی با بڵێن گونجاو لە ڕووی میزاجەوە بۆ کەسی گونجاو ئەوە بابەتێکی زۆر گرنگە بۆ زستان بەگشتی لەبەرەی وەرزەکە ساردا بەگشتی باسیەکەم نەک بە پێی میزاجی کەسەکان پێویستە گرنگی بە خۆراکی میزاج گەرمەکان بدرێت بۆ زۆربەی خەڵکی گرنگترین یانوتمان شۆرباکانە شۆربای نیسک و نۆک و با بڵێن شۆفان و ئەمانێ لە بەیانیانە ئەوە بکرێت زۆر باشە لە نێوەڕۆنیشا ئێمە بەگشتی خەڵکی ما بڵین لەوانەیە شلە و برنج بخوا سوبەکانی ژەر گرنگیە سوبی قاچک و ئەوانەش گرنگی هەیە بەڵام ئەگەدار بین ئەو شتێک کە کرا بە معەلەبات ئەبێت تۆزی خۆمان لێ دوور بگرین ئەبڕی محەممادی حافیزەی تێکرێ مادەی پارێزەری تێکرێ بای خۆی زیانی هەیە هەتا بکرێ ئێمە مادەی خاو مادەی با بڵین فرێش بەکار بێنین بۆ سوپ و شۆرباکانمان نەک شتێک لە مارکێتێکە ماوەی هەڵگیرا بێ یان با بڵین مادەی حافیزەی تابێ ئمە پێویستە کاڵین تەندروست ئەبێ
هەتا بکرێت سروشتی بێت لە 100%. دەنگ مادەی حافزی تێکرابێت. ئەگەر بەرواری بەسەرچوونەکەی 2 هەفتە بێ کەم بێ ئەوە دیارە لە 100% سروشتیە و تقریبا بەڵگەیەکە بۆی کەمە مادەی حافزی تێ نەکردو بۆی چەند مانگێک بمێنێتەوە. ئەوە نیشانەیەکی باشە. بەڵام بەگشتی شۆرباکان زۆر گرنگن. چایەکان ئەتوانین بڕین بۆ شەوان چایەکان زۆر گرنگن. بۆم لە چای زەنجەفیل، چای دارچینی، چای نەعنا، چای گوڵەبەیبوون، چای سەوز یان کاکاو، قاوە، چای ڕەش ئەمانە ئەگەر بێت و بە تایبەتی شەکر واز لێبێنین شەکری سپی لەبەرەوەی تەنها سەرچاوەیەکی وزەیە و زیانیشی زۆرە ئەگەر بێت و بکرێت ئەمانە ئەم چایانە بە هەنگوین بە کەمێک هەنگوین بە کەوچکە چایەک هەنگوین تۆ شیرینیکەی زۆر لەو باشترە کە تۆ 1-2 کەوچک شەکری تێ بکەین. کەواتە چایە گەرمەکان ئێمە چایمان زۆرە واتە ڕۆکمان زۆرە جا دەرمانی کە بۆ بشێن کە بگرێن بە چا. بەڵام ئەمانی کە باسمان کرد میزاج گەرمەکانن بۆ وەرزی سەرما زۆر باشن بۆی کەسەکە کە لە ماڵ چوە دەرەوە بەیانی یان شەو بوو یان هەر کاتێ بوو لە ناو زەیکی گەرمی باشی هەبێ ڕوبەڕووی ئەو سەرمایە بێتەوە تووشی نەخۆشی و پەتانە بێ. ئێمە ئامانجمان لە بەرنامەیەکی وایە ئەوەیە مرۆڤ بتوانێت هاوسەنگی لەشی خۆی ڕاگرێ لەگەڵ دەرەوەیەکی ساردا لەگەڵ کەشوهوایەکی ساردا. ئەگەر تۆ لەشت سارد بوو و سەرماکەش کاری تێکردی ئەوە تۆ نەخۆشەکەویت یانی کە میزاجت تێکەچێت. بەڵام ئەگەر لەشت گەرم بوو بربەرەکانی ئەو سەرمایی کرد هاوسەنگی خۆت ڕاگری سەرماکەیشی خۆیەکە پلەی گەرمی تۆ دابەزێنێ کەمێک بەڵام لەشیشت بربەرەکانیەکە و نایە لە زۆر دابەزێ تووشی لە زوو با بڵێن پەتا و نەخۆشی تر ببیت. ئەم چایانە جگەلەوەی کە چەندین سوودی پزیشکی بەهێزیان هەیە با بڵێن سیستمی بەرگری لەش بەهێزەکان و مرۆڤ گەرم ڕاهێن و ڕایەگرن و تەنانەت هەندێکیان دژە ئۆکسانن دژە شێرپەنجەن بۆ بەرەنگاربوونەوەی پەتا و هەڵامەت و سەرما و ڤایرۆسەکان لامان کاتیشە با بڵێن شتێکی خۆشن کە تۆی خۆی وەکو خۆشێک وەکو چۆن چایەکە خۆی بۆ خۆشی باماشی ئەو سیفەتەشان تایە. ئەمە با بڵێن چایەکان و شۆرباکان. ئەگەر بێنە سەر شتێکی تر کە تەلبینەی پێوترێ ئەگەر کاتما بێ باسی بکەین تەلبینە خۆراکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر بێت و کەسێک لە دەوروبەری یان لە دراوسەیەکیان لە شوێنێکا کەسێک تعزیێبار بووە یان کەسێکی لێ بمردایە ئەی فەرموو ئیصنعوا له تەلبینەة یان پێیان بڵێن با تەلبینە دروستکەن یان تەلبینەیەکیان بۆ دروستکەن. بەداخەوە ڕۆ کە کەسێک تعزیی بێ خەڵکە چێ خواردنی تعزیەکە ئاخوا لە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێچەوانەوە بووە بە خەڵکەکەی وتۆ ئێوە خواردن بۆ خاوەن تعزیە دروستکەن هەنێ شتێ پێچەوانە بۆ تۆ بەڕاستی بەداخەوە. تەلبینە ینی پێکاتەکەی ئەوەیە کە بڕۆشی گوێیە با بڵێن ئاردی گوێیە بەس بە توێکڵەکەشەوە چکە زۆربەی سوودەکانی دانەوێڵەکان لە توێکڵەکەیەتی تەنانەت ئێستام ئاردەسپی کەی مای خوین بۆیە قەڵەوی و کۆڵۆن و تۆزە نەخۆشیمان توش بووە ئێمە ئاردی سپێ خوین بۆی ئەگەر ئاردی بۆر بخۆین بە توێکڵەکەیەوە تووشی ئەو قەڵەوی و نەخۆشی کۆڵۆن و تەنانەت ئەو شێرپەنجەی کۆڵۆنشتانەش زۆر کەمە بێتەوە. ئەو تەلبینەیە بەو شێوەیە دروستەکرێت کە تۆ بێیت با بڵێن بۆ نمونە ئەتەوێت قاپێک دروست ئەو قاپێکی محەلەبی دەیت 100 غرام لەو ئاردی جۆیەکەیت ناو بەرداخێک ئاوی شلەتێنەوە تۆزە گەرمێکی تێکی دێ لەگەڵ هەتا قوڵپێکەدا دواتر بەپی پێویست هەنگوینی تێ بکەی شیرینە بێ و زیاتر بۆتە خوڕێ وەکو حەلەبی خستە بێت حەڵوای خۆمانەوە تەقریبا وەکو حەڵوا بەڵام ئەم تایبەتە بە ئاردی جۆ تایبەتە بە ئاردی جۆ و دواتریش هەنگوین لاوانەشە دواتر بتوانین بەپێی تام بەپێی حەزی خۆت شتێکی تێ بکەی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی کە کردووە وتوێتی ئەمە کەمێک لە خەفەتەکەی ئەڕوێنێتەوە. ئێستا زانست بۆی دۆزراوەتەوە بابن دۆزیوێتەوە کە توێکڵی جۆ کۆمەڵێک با بڵێن هۆرمۆن و کۆمەڵێک با بڵێن هینی وای لە لەشە ئەجوڵێنێ کە هەستەکانی خەم و خەفەت کەمەکاتەوە لە هەستەکانی دڵخۆشی زیادەکە. کەسێک ئەگەر بێت و ئەو خواردنەش بخوا تۆ جگەلەوەی کە کەسێک تعزیێبارە چی دڵێ دەیتەوە بەڵام ئەو خواردنەشی کە ئەیدەیتێ ئەویش خەفەتی کەمەکاتەوە چەندین سوودی کەشی هەیە تەبان بۆ شێرپەنجە بۆ کۆڵۆن بۆ چاوریەکان سوودی زۆرە. ئەمە تەلبینە شێک بوو لەو خۆراکانی کە حەزمان کرد و سیفەتیشی گەرمە بەتابەتێگر بە هەنگوین بکرێ هەم شۆربایەک و تامیشی خۆشە. زۆر باشە. مامۆستا جەلال میوەکان و سەوزەمەنیەکان لە وەرزی زستاندا زیاتر جۆر مزرەمەنیەکان لالەنگیە پرتەقاڵە سندی ئەمانە بۆڵێ
ئیتر سەر هەڵادنەوە ئەبنە سیمای دیاری میوەی وەرزی زستان یا هەنار و کۆمەڵێشتی دیکە ئەمانە چ ڕۆڵێکیان هەیە ئایا بۆن ئەمانە بۆ بەخشینی وزەی گەرمی بە لەش گرنگن؟ بەڵێ ئێمە لە پێکاتە خۆراکیەکانە باسی کاربۆهیدرات و چەوری و پرۆتینەکانمان کرد. بەڵێ ڤیتامین و کانزاکان ماوە باسییان کرد. ڤیتامینەکان لەگەڵ کانزاکانە بەشێکی هەرە زۆریان ئەکەونە ناو سەوزۆ میوەکانەوە کەواتە بوو بە 5 پێکاتی سەرەکی کاربۆهیدرات، چەوری، پرۆتینەکان، کانزاکان، ڤیتامینەکان. هەندێک کەسی کاڵێ ئاویش، هەندێک کاڵێ ڕیشاڵەکان، بەڵام ئەم 5 سەرەکین. ئەگەر بێت و باسی ڤیتامین و کانزاکان بکەین بەشی هەرە زۆریان ئەکەونە ناو سەوزۆ میوەکانەوە لەوێ خۆیان بینەوە. وەک چۆن نمونەمان هێنایە بۆ پرۆتینەکان، بۆ کاربۆهیدراتەکان، بۆ چەوریەکان نمونەمێنایەوە زۆربەی زۆری ڤیتامین و کانزاکان خۆیان لە سەوزۆ میوەکان و ڕۆکە پزیشکیەکان هابینەوە. ئەگەر بێت و باسی ئەوە بکەین کە وەرزی سەرما تەماشاکەی لە پاییزی تر هەنار با بڵێن سێو، مزرەمەنیەکان، پرتەخاڵ، لالەنگی، کێوی ئەمانە پێیەکە، ئەمیش دیسان حکمەتێکی خۆی هەیە. ئەم مزرەمەنیانە پێکاتەکەیان وایە کە ڤیتامین سیان زۆرتیایە، بەرگری لەشی مرۆڤ بەرزەکەنەوە بەرامبەر بە وەرزێک کە تۆ وەرزەکە وەرزی پەتا و سەرما وەڵامەت و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکانە، وەرزی ئەو نەخۆشیانەیە کە ئیتر نەخۆشیە پاییزەکان خۆمان نەزانین چین. بۆیە خوای گەورە ئەم میوەی لە وەرزایە دروست کردەوە بۆ تۆ، بۆیە پێشینانیش هەموو میوەیەکیان لە کاتی خۆیان خواردووە، نەک شووتی هەڵگرن بۆ زستان، سێو هەڵگرن بۆ بەهار بوون، ئەوە بەو شێوەیە کە ئێستا تێک چۆ بەداخەوە سیستەمەکە. ئێستا لە بەهارە تەماشاکەی کنگر پێگا نایخوا، من خەڵکە زانم نایخوا، هەڵی گرەی کاتە مجەمیدەوە بۆ تۆ ئێستا بیخۆ، تۆ کنگرەکە ئێستا شۆربایەکی لێ دروستکە یان بیخۆ بۆ ئەو وەرزت خوای گەورە دروستی کردو سوودی هەیە. هەڵی مەگرە بیکەیتە فرێزەر و مجەمیدەوە هەڵیگری بۆ زستان کە لەوانە دوایش هەر نایخوا. بەزەر وەکو چاولێکەریەک لەوانەیە ڕێزم هەیە زۆربیان هەڵەگرن بۆ وەرزێکی تر. ئەم مزرەمەنیانە بەرگری لەش بەرزەکەنەوە، ڤیتامین سیان تایە، کۆمەڵی مادەی ئەنتیئۆکسیدانت و شتێکیان تایەکە، هەموو زەبەخشیشن نامان کاتە بۆی کە بەرەو ڕووی سەرماکە ببیتەوە، و ڤیتامین سی و کۆمەڵی پێکاتی کەیان تایەکە بەرگری لەش بەهێزەکەن دژی ئەو نەخۆشیانە. ئەمانە زۆر گرنگ کە با بڵین بەس شەوانی درەنگ نەخورێت، زۆر درەنگ بێت و ڕێژەی زۆریش لێ نەخورێت. چکەمە لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد ئەگەر خۆراکەکەمان بمانوێت تەندروست بێت نابێت زۆر خۆری تیا بکەین، کە زۆر خۆری تیا کرد خۆی زستان وەرزی زیاتر دانیشتن و شەو درێژی و ئەوانەیە. لەوانەیە ئێمە خواردنێکی گەرم بخۆین بۆ زستانمان باش بێت، بەڵام لەوانەیە دوای کۆتایی هاتنی زستان چەند کیلۆیە قەڵەو بین. تەنانەت هەندێک لە توێژینەوەکان ئەڵێن زۆربەی زۆری جەڵدە و ئەوانەی کە ئەو نەخۆشانەشی کە ڕۆدەن لە زستانە چکە مرۆڤ جوڵەی کەمترە بێتەوە، و تەنانەت هەندێکیان لە شەوایە چکە مرۆڤی تر لە مەغریب بۆ لە ماڵەوە بێت تاوەکو 12-13 کات زوێتەوە لە ماڵەوە بیت. بەڵێ بامانشیەوە لە کوردەواری خۆماندا لە وەرزی هاویندا کۆمەڵێ لە خواردنەکان بۆ بەکارێنانەی وەکو چێشت و ئەوە وشەکەکەن وەکو ترخێنە و دۆینەوە اینجا بامیە و نازانم کۆمەڵێ شتی دیکە لە زستاندایان بەونە قەیسی وشک دەکەن و لە زستاندا بوونە دەکرێتەوە بەشلە. پاشان هەندێک شتی ترمان هەیە وەکو چەرەساتەکان و مێوژ و هەنجیری وشک و کۆمەڵێ ئالەم شتانەکە بە وشکراوەی دایدەنێنەوە وەکو شەوچەرە و وەکو چەرەسات. ئەمانە چه گرنگیەکیان هەیە؟ ئایا ئەمانە وەکۆڵێ لە چوارچێوە یان بۆن ڕیزبەندی ئەو خۆراکانان کە بۆ لەشی ئێمە پێویستن و وزە بەخشن؟ بەڵێ ئەتوانین بڵین پێشینانی ئێمە باپیرانمان لە گوندەکان ئەو هەڵسوکەوتەی کە کردویانە، یعنی لە 100% لەگەڵ سروشتا لەگەڵ فترەتی مرۆڤ گونجا بوو. بەڵێ لەگەڵ ئەوەش گونجا بوو کە خوای گەورە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردووە. این بومن پیغمبر صلی الله علیه و سلم سنت یا بودن اشاره راست خو خوتوا تو که خوتی شد نخوی بو تماشاکی لشولاری کی رکانه بو لشولاری کی رکانه بو که تو له شوا کشت زور خوارد کلا کابت سرفیناکی نازولی بابا پیرن یما دوانی اشاره زور بیان خوتون که تو خوتی در تواو وزد بونایات و هوشی کورد قلت بروز استوینید خلاصيت ولا شولاری کی رکته زو خوي زو شلاسيت لامان كاتيشا موكو مستنيان تندروز بو 100% تندروز بو لقى شرعي شاغون جاوا تنانات خوراكا كانيشان خوراكي دوربري خوان بو
باون ئەبوو قرات و زانە پزیشکە کۆنەکانی یۆنان و ئەمانەش ئەڵێن باشتر وایە مرۆڤ ئەو ڕۆکەی ئەو دەرمانەی کە ئەیخوا لە هی دەوروبەری ژینگەکەی خۆی بێ تەماشاکەی مەگەر خورمایان لە جنوبەوە بۆ هاتبێ هەموو شتەکانی خۆیان بۆ خواردوێنە یعنی ئەمە بنەمایەکی تەندروستی زۆر گرنگە کە تۆ خۆراکێکی خۆی هی خاک و خۆڵەکەی خۆت بێ ئەم هەموو تێکەڵبوونی شارستانی و ئەولەمە و ئەم هەموو ئاڵ و گۆڕپێکردنی زانیاری و خۆراک و هاوردە و ناردنە بەڕاستی سیستمی تەندروستی مرۆڤی تێکداوە ئەین تۆ لە ژینگەیەکایی لە خۆڵێک دروست بوویت ئەو خۆراکە بۆ تۆ گونجاوە ئەو کەش و هەوایە بۆ تۆ گونجاوە ئەم ترخێنە و دۆینە و ئەم ساوەر و شۆربا و شتێک کە خواردویانە هی دەستی خۆیان بووە تەنانەت هی دەستی خۆشیان بووە تاموچێژێکی تری هەبووە و زۆر تەندروستیش بووە تەماشاکەی نەخۆشی چێرپەنجیانتیانە بووە کۆڵۆنیانتیانە بووە قەڵەوی جەڵدە ئەمانە نەبووە کە ئێستا بە نەخۆشیەکانی سەردەم ناسراون بەداخەوە تەنانەت ئەوەشی کە بۆیان نەخورابێ وشکیان کردوێتەوە وەکو میوەکان هەنجیر مێوش تو قەیسی ینی لە کاتی خۆیان زانی بێتیان تێکە چێ چونە لە شوێنێک بە شێوەیەکی پاکخاوێن وشکیان کردوێتەوە لە سێبەرا وشکیان کردو هەڵیان کردووە بۆ وەرزی سەرما و وەرزی زستان و شەوە درێژەکان بەکارهێناوە ئەمەشیان کردویان هێمەش خاڵێکی زۆر سەجللاکاتی بەرنامەکەم تەواو بۆ پێم خۆشە زۆر بە کورتی باسی گرنگی ڤیتامین دیم بۆ بکەین ڤیتامین دی لە چه گرنگیەکی هەیە و لە چیدا هەیە و چه بۆ منە ئایا ڤیتامین دی بۆ لەشی ئێمە وزەی گەرمی دەبەخشێ ئێمە ڤیتامین دی پەیوەندی بە گەرمیەوە نییە بەڵام بە پەیوەندیکی ڕاستەخۆی بە وەرزە سەرماکانەوە هەیە لەبەرەوەی ڤیتامین دی پێکاتەیەکە کاتێک کە تۆ ئەو خۆراکانەی کە ئیخۆی بەشەچان لە بەهۆی بەرکەوتنی تیشکی خۆر بە پێستەوە باڵین سیغەیەک یان شێوازێک لە شێوازەکانی ڤیتامین دی تەحویل بێ بۆ ڤیتامین دی کە ئێمە سوودی لێوەرەگرین ئەو ڤیتامین دی کە ئێمە لە بەهار و هاوینە ئەو دەستمانەکەوێت یاخود لە ڕێی خۆراکەکانەوە لە وەرزە سەرماکانە کەمتر هۆی کەمبوونەوەی تیشکی خۆر کەمتر دەستمانەکەوێت بۆیە گرنگە ئێمە بەپێی چەند توێژینەیەکیش کراوە لە سلێمانی و لە کوردستان و لە وڵاتانیش ڕێژێکی زۆر لە خەڵکی ڕێژێکی لەسەروی 60-70% خەڵک کەمی ڤیتامین دییان هەیە و نیشانەکانیشی زۆر بەهێزی لاوازی ئازاری جمگە و ئێسکەکان و تەنانەت یادەوەری قژ پێست ئەمانە هەمویان کاریگەرن بەکەمان ئەو خۆراکانی کە دەوڵەمەند بە ڤیتامین دی بە زۆری بەرهەمە ئاژەڵەکان بە تایبەتی ماست و پەنیر و کەرە و ئەمانە باڵین ڕێژەیەکی باشە ئەمان پێشتیش گوتمان کە ماست و ئەم شتانە زۆر باش نین بۆ وەرزی ئێمە ناڵین ڕاستە بەڵام بێ پێخۆرێکی لەگەڵا بخۆین کە میوە و سەوزەمەنەکانە چیمان هەیە کە ڤیتامین دی زۆر بێت هەیە بەس بە ڕێژەیەکی کەم بۆ مناڵن لە برۆکلیا هەیە لە بابڵین لە گۆشتی حیوانیشا هەیە لە هێلکەیە هەیە خۆی ماتوان هێلکە بخۆین وانە زۆر سەرچاومانە بەڵام گرنگەوەی ئەو ڕۆژانی کە زستانی شەو پاییزە تیشکی خۆر هەیە خۆمان بێنە بەر تیشکی خۆر لە نیوەڕۆیانە لە بەیانیان و لە ئێوارانە زۆر سپاس بە بەڕێز جەلال سەید کەریم و تەبێژی کۆمەڵەی ڕۆگناسانی قسان کە میوانی ئەم ڕۆی بەرنامەی باس خواز بووی سپاس دەکەم و سپاس بە ئامادەبوونیش بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ و سەرکەوتوو تەندروست بن.